سلااوتان نەبێت هاوڕێیان سلااوتان نەبێت چۆن سلااوتان نەبێت هاوڕێیانەوە کاتتان باش دنیایەک ڕێز و خۆشەویستی دنیایەک ڕێز و خۆشەویستی بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن ئێسان لە قسە و باس لەسەر هەڵبژاردن دەکەین بەخێر بێن دنیایەک ڕێز چۆنن سلااو سلااو هاوڕێیان بوون وەڵای ڕەوشی تەندروستیشم خراپ بوو بەسەر وعدماندا و ئیتر ئینسان دەوێت قسەێک بە پرەنسیب بێت هەندێک زانیاری سەرنجڕاکێشەیە پێم خۆشە ئێوەش بزانن بەس لەوە هەر باس لەوە بکەین هاوڕێ من دوێنێ هەواڵێکم بەخێر بێن هاوڕێیان هەواڵان خوشکان برایان هاوڕێ ئەو شانە مفرەداتە لای ما کێشە نییانی و هەموو بیر و بۆچوون چەندە هەموو شەیەک تەوزیع بووە بەڕاستی هەموو شەیەک دابەش بووە بڵێ خوشکان برایان و شێکی ئیسلامیە برەی هاوڕێیان شوعیە برەی هەواڵان پەکەیە بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێن هەندێک هەواڵی سەرنجڕاکێشتان پێ دەڵێم بەپەلا کە ئەوە ئامانجی من ئەگەنا لەو دو سێ ڕۆژەی هەموو ئەو قسانە لە میدیاکان کرایە هاوڕێیان ئەو ڕەوش و لێکدانەوە ئەوەیە بەس مرۆڤ کاتێک هەواڵەش سەرنجڕاکێشی جێرێ دەبێ یان گرنگ دەبێ گرنگە باز بکات هاوڕێیان دوێنێ ڕامانگەیان می محەممەد زانیاری ئامەرلیوایە شێشێتی بوو وەخت خۆی تۆمەتبار بوو لە تیرۆری یعنی ئەو دەنگۆیانە بڵاو بووە کە دەستی هەبووە هاریکاری میت کردیە لە تیرۆری چەند کادیرێکی قەندیل ئازاد دەکرێگە لە میدیا گەورە نەبێت ئەوڕۆ ئازادیان کرد ئەوەش دەڵالت لەوەی پیشان دەدات کە منداڵ ئەو جۆتە کوڕەی تاالبانی هی کروجیکلەکەی ئەو دوو کوڕە بێ شەخسێتەکەی تا چەند لە ژێر کاریگەری دەوڵەتانی دەوڵەتی هەواڵگەری تورکیا ناوێری وشەکەش بڵێم بڕوا بکە هاوڕێیان سزا دەدرێ زائی دەرپاراسندان نەفەری خۆیان پێ بەرتاوتەوە ئەوڕۆ می محەممەد زانیاری کە ئامەرلیوایەکی شێتیە چەند مانگەکە بەهۆی بە تۆمەتی کە دەستی هەبووە لە تیرۆری چەند کادیرێکی نزیق قەندیل ئازادیان کرد ئازادیان کرد ئەوش لێیان گەڕاتە انتخاباتەوە انتخاباتەوە و بەریاندا ئارێ وەڵاوە شێخ زەعفەر دەڵاڵیەکەی لەگەڵ کوردن و ڕێککەوتنێکی کوڕەکانی تاالبانی ترش هاوڕێیان بەخێر بێن بەخێر بێن دنیایەک ڕێز و خۆشەویستی یەک دوو سەرنج هەیە هاوڕێیان ئەوە زیاتر وەکو گوتم باز بکەین خاڵی سەرەکی ئەوەیە کە زۆر باز لە بایکۆت دەکرێت کە تا 173 دەنگۆ هەیە 173 لە کوردستان چکو لە 3,487,000 کەس 2 میلیۆن هەربەس بایکۆتی کرد 2,057,741 کەس زائیدەن 544,000 دەنگی خۆی سوستاند یعنی کارە ساتەکە ئەوە بەسەرک لە بۆ پارتی وێشێتی کە من لەو بارەوە ئەوە بڵێم ینی ئەو ئەساییان دەکرێت بڕوا بکەن تا سەعات 1 کوچارێک لقی دوو ینی وەزعی زۆر خراپ بووە منی هەولێرێ دەزانم وەزعی زۆر خراپ بوو 110 خەڵک نەچوو بۆ دەنگدان تا سەعات 1 کوچارێک دوو چارێک شتەی وایە ینی تەوقیدەکە کەس نەچوو بوو هەولێر نییە هەر وەزع زۆر خراپ بووە پشاریان لە خەڵک کردیە هەموو شێوێک لە مزگەوتەکان داوایان لە خەڵک دەکرد لە هەموو کوردستان لەبەرەوەی خەڵک پسیقەی نەما و هەموو گاڵتە زاریە پێ دەکرێت بەخێر بێ ناوڕێیان گرنگ کاڕێیان لەسەر مەسەلەی بایکۆت ئەوانە زۆر قسە کرایە هەموو لایەک لایڤی کردیە شەوی یەکەم لەسەر گۆڕان زۆر قسە کرایە من یەک دوو دێر دەنووسم لەبەر ڕەوشی تەندروستیشم باش نییە هەر یەک دوو سەرنج دەم هاوڕێیان انتخاباتە ئێستا دەرکەوتیە من ملانەی نێوان دوو قوتبە
ململانين عنده قطبة قطبي سنة كان كدولتكاني سنة وكو إمارات سعودية تركيا حتى دنگوي إسرائيل هي لقال يعني لقال سنة كردكاني نزيق لتركيا أوانا بريش يان بيكينايا دو مانك زياترا تنسيق يان كردية بيكوا و أو بريه گرزي خوي وشاندية گرزي خوي لرأي تكنولوجيا إمارات إسرائيل سعودية كتمويليان دكاتن أوانا گرزي خويان وشاندية توانيتيان زوريني برلماني عراق لسلسة بسنوي بدس بين يعني اسا هيز منتيان ببري إيرانيا كبري إيرانيان تكش كانديا بري إيرانيان تكش كانديا مثلا هذه عمري 14 كرسي هنا بلام عبلوسيا كهيزنيا هيز كل والله سروش برلمان 38 مقعدي هنا يعني مثلا طبعا أنا أوريان على إسرائيل يشتغل أو بريه لبريك خالدة بري الشيعان تفرتوناك دعمي مقتضى صدري كده لو هالله لو مالش على نوع أخوان تقدري بربدن وفعلا يشترك وتبونا يعني استاب أو الصدر حفتها وسي كرسي هنا هذه عامري وحكمتي كانوا يعني جماعتي نزيك لبالي إيران كني سارج دنجزاران يعني هنا يعني دنجشي زور كم يعني هنا إبي كمان بوي أوي كرديا ببرساني إيران ببلخوام بجين هرا شوية كم جابيتو بيتان شوين جروي قاسم سليماني هاتس العراق وهالرشان كرديا ولترسان كوميسيون دنجة كاني سريتوا إيران هسبي ذكا أو بري دجي خويتي دجي وياه و شون گرزیان لیده که من او آمانزی ایمه هاورین راستی اوش بچه بدیاد دکی تو ولا سیل که زور بورن هاورین و کبوتم قسک سرطای انفلونزا دائما بمگری يعني تو سير که برای ایرانیان تفرتونا کرد یا کردستان پارتی هرچی اپوزیسیون زدی خوی بو لیده لسر بخو کان مثلا لو كري كريم خاني كمان هاوري أنا هوالم جلب وندقوا أنو معك نسير لقى قباد دانشني كردي على دوكان وبيقوتي دو كرسي تانا موصل داديني كرسي تشكش تانا هوليري داديني بس لي مقرهن أو دربتيت سكو مالي بارزاني تشكان لكن يان جاتر تشكي الشخصية نوك مسألة هالبجاد من أوشتانا يتريانا دا كركي كريم خاني برادوس دربتيت يعني هرب عن تريعته أو عزياني بي مثلا هم برلمانتار سربقو كان برواب كان يكشي غالبي درتشوب بلام أو أنا تون وكوت مزاركي تريشاور يعني الانتخابات كيتر كوس كردو قادري علي بمني قدوتي لكابرا يشتي اندازياري الكتروني بوا برنامج كيلو يشتي داناب ستاسن لوي ستاسن أو زاري زور ببرفراوانتر أو سن دولة زلفة دولتين ناوسكا زدولي خو عندنا لا استا اگر اوي بس سرك امن بما يقل قرصه ايران مستحيل قبول كات الوغور نكريه بس او دنگانا مستحيل دولتي ايران قبولي او هاوچشه بسكو ايران كاريگر العراق وزما او هذا كان خراب براويز خراينا و چون بارتي لكردستان 35 كرسي خو هنا بيازدي تا او كان بيكاتكاني تر سبريارش بيدرسي لحكومة العراقي استاش هماشتيان كرديا هوريان هماشتيان كرديا تيام بيه او برسونية لگر بارتي بيكوا دريدة سوين لگر مقتضى صدر شان بشتا كاقناع يان كرديا او بريه تيبوه درد سويني بوه محالة ايران برقي او شكسته قولة دبلوماسية بس سكو هاوريان برواب كان بروشالات هنا وراس ولزور بيولاتا كان اوان ململانين دولتي كان اوان كارت السياسي كان اوان إرادي قلان او دوري نمايا براستي يعني لها بتابتي ولاتا وكو عراق كذا زور كاريگري
لەسەر هەموو منتقەکەی هەیە ینی عێراق سووریا بوویتە دوو پێگە کە هەموو دەوڵەتەکانی ناوچەکە هاتیینە من ئەوە دەڵێم هاوڕێیان بڕوا بکەن ئەو زانیاریان باز دەگەین ئیجیرفانی خۆمان نییە ینی شوێن گەلێکە کە ئاگاداری ڕەوشەکەن ئاگاداری ڕەوشەکەن بەرەی سوننا ئەکو گوتم چەند وڵاتەکە لەگەڵ پارتی لەگەر مقتەدا سەدریشیان ئیقناع کردیە گورزێکی زۆر گەورەیان لە بەرەی ئێراندایە ئایا ئێرانیەکان قبول دەکەن بێگومان هەمومان منتەهین لەسەر ئەوەی مەحاڵە قبول بکەن یانی لەگەلەوەی بە ئەوکو نمونە مەسەلەن ئێستاکە ژنێک دوو ماگە مردیە یعنی ئاخر خزمی خۆی نەیدایتێ باب و برا و کەس و کاری نزیک خۆی نەدات چۆن 2370 دەنگەت هینە ئەگەر بەرمەز نەکرابی پێشترێ ئەوەیە تۆ وەرە سیرکە دوو چۆن ینی ئێرانیەکان فڕێدراینە دەرێ چۆن ئۆپۆزیسیۆنەکانی پارتی و سونە فڕێدراینە دەرێ بەنمونە هەمویان فڕێدراینە دەرێ چێ مایە ئەو بەرەیە مایە ئەو بەرەیە باڵا دەستە ئەکسەریەتێ بەڵام بێگومان من بڕوان بۆ خۆم بۆ قسەیە هەیە برادێک وتی بەرپرسەکی باڵای کۆمسیۆن ئەو جارە نا بەرپرسەکی باڵا بە ناوەکەی نەڵێن وتی پێی گوتم وتی هەموو انتخاباتە کە دەکرێت 175 یەکلا کرایتەوە 175 یەکلا کرایتەوە لە هەموو شوێنێک دەنگ لەسەر 100 دەدرێت لە عێراق و کوردستان و ئەوانە دەنگ لە 125 درایە بۆ زانیاریتان یعنی ئەو ململانەیە هەیە 125 دەنگ ئاسلێکەیە ئەویت کە بڕیاری لەسەدرایە لە خوانیان لایەک لە ڕووی تەکنۆلۆژیاوە سەرپەرشتەکە بێگومان ئەو دەوڵەتە زلهێزانەی منتیقەکە لە ڕووی تەکنۆلۆژی هاوڕێن ئیمارات و ئیسرائیل دوو دەوڵەتی زۆر بەهێزی تەکنۆلۆژی نا بۆ زانیاریتان ئەوانە باڵا دەستی خۆیان هەیە لە ڕووی تەکنیکەوە کاکەچیان ئێستاەوە دەبینن ینی ڕەنگ خەڵکەکێ بڕوانەکە هەمومان لە بیرمانە یەک لەو کێشە و گەورانەی لێوان ئەمریکا و رووسیا بوو تا ترام ڕووخا ئەوە بوو ئەمریکیەکان دەیان گۆت رووسیا بڕیاردەری گەورەی لەسەر انتخاباتی ئەمریکا بۆ ترامپیان دەرچوانیە یعنی ئێستا کە شەڕی تەکنەلۆژیەوەی کردیا هەموو شتەکان هیچی لەژێر ئیرادە و دەنگدانی حەقیقی دەرنەسی من بۆ خۆم بڕوان بەوە هەیە چەند سیر دەکەم ژنێک دوو ماگە مردیە باب و برای خۆی دەنگی پێ نەدایە دووە دەردەچیتن بەرەی دژی بەرەی نزیک لە ئێران تەفرچونا دەکرێت پارتی لە کورسی زۆر زیاد دەکات بەنمونە ئەمە بۆ خۆمان دەزانانی ینی هێزەکە ئەو هەموو خەڵکە بایکۆتی کردی ئاخرکاکە هەمومان لە کوردستان خەڵک لێمان نزیکە ئەڵێ کەس نەچوە لە بۆ هەڵبژاردن پارتیەکان و خەڵکیەکێتی و هەموو دەزان کەمترین کەس شتە دەنگدان عەجەبەن پارتی بەو دەنگانەش دەردەچیتن ئەوە بەرمەچ بکرایە و هەرچی ئۆپۆزیسیۆنی پارتیە تاکە کەس سۆرا عومەر دەرچووە بۆ زانیاریتان لە دەستیشیان دەرچووە ئەوە ببورن ئەوە ینی بەس کاک سۆرا عومەر دەرچووە کە پارتی سەرودری پێدەچیرێت بەڕاستی ینی وەکو دەنگدان ئەوش لەو 125 دەنگەچی هینایە کەسیان لێ نەگەڕا ئەوەی ئۆپۆزیسیۆنی پارتیبی دەرنەچووە پارتی لە کەرکوب 2 کورسی دەینی لە سلێمانی 3 کورسی دەینی کاچی من یعنی ئەمە هەمومان دەزانین ئەو گەمەکە زۆر بەڕوونی دیارە زۆر بەڕوونی دیارە پارتی ئەو هێزە نییە بتوانانی لە سلێمانی 3 کورسی بینی لە هەولێر لە کەرکوشیە 2 کورسی بینی بەڕاستی ئەو پێگە جەماوەریەی نییە ئەوە دروست کراوە و هەرچی ئۆپۆزیسیۆنی حەقیقی خۆی بوو بایکۆتی ئەوەی تەفرچ نایکرد ئەوە هەست پێ دەگرێتن بەڵام بێگومان هەندێک شتی شکلیان کردی هەندێک شت ئەوە دەکەن بۆ ئەوەی بڵێن ینی زەقا و زەق تەزویرەکە دیار نەبی وەکو جارەکەی تریەکێتی وەکو گوتم جارەکەی تریەکێتیش لە دەڤەری خۆی بە بەرمەچ کرابوو هەموو دەنگەکان تەوزیع کرابوو تەوزیع کرا بۆیە هاوڕێیان ئەوەی ئێمە زانیتمان و ئەمە لە خۆڕاق قسانە ناکەم بەرەی سوننا گورزیانە بەرەی ئێراندایە کە پارتیش لەگەڵیانە بەڵام بێگومان پارتی سبەی دووزبەشی سازشەشی گەورە لە بۆ ئێران دەکا بەڵام بڕواش ناکەم ئێران وا بە خۆشی ئەوە تەسەوڕی من وا لەو مۆزوعی ئەوبی ئەتر ئەوە یەک لەو خەڵ ئەگەر ناهاوڕێیان یعنی ئەو دەنگانەی بڵاو بوویتەوە سەرباری ئەو ساختەکاریە پارتی نازم چۆن شەرم لە خۆی ناکانی بە پێی ئەو ژمارانەی بڵاو بوویتەوە وەرە دەنجی پوچەڵ ئەوەی کە چووە و پوچی کردەوە پارتی 115,000 لە تو زیاترە تخوا چۆن شەرم لە خۆت ناکەی بەس پوچەکە ها ئەوەی نییە سوستاندیتی جگە لە بایکۆت
هێزێک بی سەتا 5 و 7 و ئەوانە لەگەڵت تا چکۆ مەسەڵەن تقریبا سەتا 70 زیاتر هەر بایکۆتی کردیە بەشە سوستاندیتی 540,000 سوستاندیتی ئەویت کەیمایە خۆ هەموو دەنجی نەدایتە پارتی بەنمونە پارتی 400,000 دەنجی نایە نزیک 400 کە دایتیانە بە هەموو حزبەکانی تر یعنی هە 12 لەگەردایە پارتی ئەتو دەرت خست هەر هیچ نیک ئەچی دێ بە سەرکەوتن بە خەڵک دەفرۆشی وەکو بەعس چۆن ئەو هەموو شکستەی دەینا کەچی بە سەرکەوتن دای موسعادەگۆ ئەنتەسەڕنا ئەو پارتێکی شەرم نەخۆی ناکات جگەلە ئەو هەموو ساختەکاری کردی چ کەچی هەر بە سەرکەوتنە قەڵمدا هاوڕیان دوایشت من لەسەر گۆڕان بڵێم ینی کێشەی گۆڕان لەسەر یەک شتیە زۆر مەری سید عەلی ئەوانە دەرچوون شتێکی باش دەکەن دەستیان کێشاوە لە خۆیان لە ئەخلاقیەتی خۆیان بەڵام حزب ئەو حزبەیە کە بەر لەوەی کارەساتەشی ڕووبدا ئیستقالەیان بدا بە سیاسەتیان بگۆڕایە بە ئەوەی گۆڕانی توش ئەو شکستە گەورە کرد گۆڕین کۆدەتای بوو لە فکرێک لە بۆ فکرێک یعنی گۆڕانێکی ئۆپۆزیسیۆن بوو یەکێتیەکی دەسەڵات وەکو یەکێتی داهات بوو داڕێژەری ئەو شتەیە یەکێک لەو کەسانە خودی نەوشیروان مستەفا بوو بەڵام بێگومان ڕەنگی نەوشیروان ماوە شیوانە ئەوەندە بەو شێوەیە ئەوەی نەدەکرد تەنازل و سازش و نەدەبووە کۆلەی پارتی گۆڕان هیچ حسابی لە بە ئەو هەموو دەنگ و ناڕەزایەتی خۆی نەکرد توش ئەو شکستە گەورە بوو بەڵام سەبەبی ڕئیسی هاوڕێیان کە من بڵێم ڕەنگی هەموو خەڵگەستانی قاژەسە گۆڕان دەکە و پێویستیش ناکە ئێمەش بێن زیادەی بکەین و هەموو باستان کرێ بەڵام بڕوا بکەن سەبەبی سەرەکی شکستی گۆڕان ئەو دەبڵمڕالیان ئەو دووڕێیە بوو کە خودی نەوشیروان مستەفا هەموو خەڵکی شۆک کرد کاتێک مولکەکانی خستە سەناوی کوڕەکەی خۆی بەشەچ هە لە کارگەوت ئەوەکان هە لە گردەکەی نەخست بەسەر ئەوەی گۆڕان خەڵک ئەلێرەدا یعنی بیر و باوەڕی لاق بووە کە نەوشیروان 10 ساڵ لەگەر ئەوەکەی خۆی ڕازگۆ نەبووە بۆیە شکستی گەورە لە خودی نەوشیروانە تا گۆڕان پشت بە نەوشیروانیش ببەستەوە هەر ئەو هێزە هیچ پێگەیەکی جەماوەری نابێتن چکو دارنازرێنەرەکان ڕازگۆ نەبوو لەگەر ئەو ئیدعاانەی کردی ئەوی تر دەستە خانەی عاتفیەت تۆ بڵێ نەو کاک نەوشیروان وانە بووانە بوو ئەوانە لە مێژوو ناخوا بڕوا بکە چەند گۆڕان شکستی خواردێدا هەندە نەوشیروان شکستی خواردە هەر هێزەکیش بێرە ناو گۆڕان تا نەوشیروان وەکو سیمبولێکی خۆی سیر بکە کەس بەگەری ناکات خودی نەوشیروان مستەفا ڕازگۆ نەبوو لەگە ئەو ئیدعاەتانەی کە کردی بۆیە چیا پێویست ناکات ئەرزەختەکە لە عومەری سید عەلی بکە بابی خۆتی ئەو گۆڕان خەڵک شۆشی کرد بە ئێمەشەوە کە نەوشیروانێکی قەمسەڵەی لەبەر بوو کەچی دوایەکە دەبینی ئەو ملک و ماڵەی بە ناوی کوڕەکانی هەبووە ملک و ماڵی هەبووە خەڵک شۆکی گرتیە لەسەر ئەوە و من پێم وایە دوایین شت مستەحیلە گۆڕان هەربستەوە هەرچی بکەن گۆڕان مزداقێتی نما وە کوڕەکانی نەوشیروانی مەعاڵە ئەو با 1 ملیار دۆلار ممتلەکاتی کەرکەوتویتە بەردەستیان لە ڕقانون تەسلیم هیچ کەسەکیش بکەن تا ئەوەش نەکەن کە سقی بە گۆڕان نامێتەوە هاوڕێیان ببوورن من ڕەوشی تەندروستیم باش نییە ڕۆژی یەکەمیان ئینفلۆنزایە ناتوانم بەس هەرویستم ئەو پەیامە بدەم ئەو ئینتخاباتەی کراوە کوم ئینتخاباتەکانی کە گەمێ دەربڕی حەقیقی نەبووە ڕاستە هەندێک گۆڕانکاری و ئاڵوگۆڕ کرایە بەس ئەوە گەمەیەکی نێودەوڵەتی بووە و لە منتیقەکەی ئێستا کە ئەوەندەی کارتی نێودەوڵەتی بڕیاردەرە بڕوا بکەن کارتی ناوەخۆ بڕیاردەر نییە بە تایبەتی لە عێراق لە سووریا هەر دەوڵەتە دێ کارتی خۆی دەینی ئەو دەوڵەتانەی دژی ئێرانن بەرێژی زۆر بەرفراوانن ئێرانیش هێزەی کاریگەران وەکو جارەکەی تر هاوڕێیان کوردیتان یەکێتی لە ئاویجە یەکەم بوو خۆ دیار بوو ینی گاڵتە پێکردنەکەی ئەو زارە پارتی لە مووسڵ یەکەم بووە کاچی من لە کاتێکدا شنگاڵی لەبەردەست نییە شنگاڵ و زۆربەی منتقەکانی لەبەردەست نیە یەک کادری ئاپۆچی دەرنەچوونە بەڵام 3 کادری پارتی دەرچووە و چ قەشمەری خانەکە خۆ تو بەڕوونی دیارە ینی ئەتوو پارتی بەس چەند کەمپەچی لەدەستا شنگاڵ و زۆربەی شار و شارۆچکەکان لەبەردەستی ئەو هەواڵانەی یەپەشەیە دوو کەسیان دەرنەچووە دوو کەسیان دەرنەچووە ئەوان پارتی لە کەمپەوە 3 لەو دەرچووە لە مووسڵ 6 7 چەندی لەو دەرچووە
ئێتر تۆ گەمەکان دەبینی چۆنە هەرچی ئۆپۆزیسیۆنە خۆیەتی لێیدا ئەوە بە پارتیش ناکرێتن بۆ شتێ هێزە نێودەوڵەتیەکانن پاڵپشتی بەرەی سوننا وەکو گوتم معامەرەیانە سەر ئێران کردیە ئێرانیش بێگومان کارتی خۆی هەیە من پێم وانییە عێراق جارشکە انتخاباتی پێ بکرێتەوە هاوڕێیان من پێم وانییە ئەوە دوای انتخاباتی عێراق بوو ئتر ئەوە زەمەنە کەسیش نازانی بەڵام ئەو ڕەوشەی هەیە عێراق لەوە دەرچوو قۆناغی کۆدەتا و ئەوە دەست پێ دەکاتەوە هاوڕێیان دەبی ببورن من زیاتر ناتوانم هەرویستم ئەو دوو خاڵە بڵێم یەکەم ئەو انتخاباتە گەمەیەشکەی نێودەوڵەتی بوو لە ململانەی سیاسی دوو گۆڕانیش ئەو هێزە نەما هەرچی بکەن لەبەر ئەوەی تا نەوشیروانی ئەو کسیمبولە چ خۆیان سیر بکەنەوە تا گردەکەش تەسلیم نەکەنەوە کە ئەو دووە هیچ هێزێک ناوێری بکاتن و خەڵکی شەریەک جار لە بەرازیل لە ڕۆژهەڵات و لە کوردستان سیقی خۆی دەدا تا حزبەچی تاگەشتێک ئەوەیە خەڵکی ئۆپۆزیسیۆن وورەیەکی هاتەوە بەرەخۆ کە چ بەرەیەکی بایکۆتی بەهێزەیە و پارتی وێژێتیش ڕفراندۆمێک بوو خەڵک لە دژیان کردی کە 1970 زیاتر زدی بەلای کەم پارتی وێژێتیە بەوەی دەنجیدا بۆەوەی دژیش بوو کاتێک خۆش هاوڕێیان داوای لێبوردنەکەم کە لەوە زیاتر ناتوانم شەوێکی شاد بە هیوام هەروە دوورە پارتی یەکێتی بن و ئایندەی پارتی وێچێتی ئایندەیەکی ڕەش سەرکەوتنی شەر بۆ بەرەی گەلە و ڕۆژ بۆ پارتی وێچێتیەکان